لەسەر ئەمە ئافرەتێک مامۆسای زانکۆیە دوو جار تەلاق دراوە ئەم ئافرەتە شووی کردو دوو جار تەلاق داوە خۆی مەسەلەیەکە گێڕێتەوە ئەڵێ کاتی خۆی من دڵم بە خزمێکمانەوە بوو دوای دووەم تەلاقم ئەڵێ حەزم کرد ئەو خزمەمان شووکەم ئەو خزمەکەمان ژنێکی هەبوو ژنەکەی بەینان زۆر خۆش بوو بەڵام من لەگەڵ پورزایەکما لەگەڵ میمزایەکما موامەرەمان کرد کەوە ئەو ژنەی پێ بدەنێ تەلاقدانە من شوو بکەمە کابرا پورزاکەشم دڵی زۆر بە ژنی ئەو پیاوە بوو بۆی ئەو بخوازێ ئەڵێ دانیشتین موامەرەیەکمان دانا ئەو پورزایم لەگەڵ خزمێکی تری خۆیە بوختیانێکیان بۆ ئەو ژنە هەڵبەست ئەڵێ دوای ساڵێک بگرە و بەردە لە مەحکەمە تەلاقی دەکابرا بێ ئەوەی هیچ ڕاستیەک لە مەوزوعەکانە هەبێ ئەڵێ سوبحان الله یەک ساڵی پێچوو ئەو ئافرەتە پیاوێکی خاوەن مەکانت و پلەپایە هات خواستی نەبووە قسمەتی کابرا کە حەزی لێ کرد بیخوازێ ئەو خواستی و بردیتر نەشمانەتوانی هیچتر بڵێن چونکە پلەپایە هەبوو خزمەکەشمان ژنێکی تری هێنا ئەوەی کە ئەم تەماحی بوو شووی پێ بکە ئەو ژنێکی تری هێنا و ئەمی نەخواست ئەڵێ بەڵام تۆڵەی خوا چاوەڕانی منی کرد ئەڵێ یەک ساڵی پێچوو من تووشی سەرەتانی خوێن هاتم و پورزاکەم و شایەتەکەی تریشی هاوڕێ ئەڵێ لە ناو شوقەکەیانە تەزووی کارەبا دای لە یەکتری و هەردیان گڕیان گرت بوون بە زوقاڵ خۆشەویستەکانم زۆر جار هەیە کەسانێکی لەخوا ناترسن و لەو عاقیبەتەی دنیا ئەم هەر عاقیبەتی دنیا جگە لە قیامەتیش کە چاوەڕوانیانە لەو عاقیبەتەی ناترسن زۆر جار درۆ بە دەمی خەڵکەوەکەن بوختیان بۆ خەڵک هەڵەبەسن ئەمە زۆرە لە ناو خەڵکا بەڕاستی ئەو حەسادەت و زوڵم مستەمەی کە لە ناوان خەڵکایە وا ئەکا کابرا ئامادەیە درۆیەکی گەورە بۆ مقابلەکەی هەڵبەسێ حەسادەتەن منافەسەی هەیە لەگەڵ یان مەسئلەیەکە ئەمەش زۆر ڕۆدا ئەمە بە تایبەت لە نێوانی هاوپیشەکان ئەمە ڕۆدا ئەوانی هاوپیشن بۆ نمونە دکتۆر لەگەڵ دکتۆرە ئامادەیە یەک بوختیانی بۆ لەبەسێ لەبەر خاترەوەی سومعەتی بشکێنێ من ئەمەم بینیوە یعنی حەز ناکەم ناو دکتۆرەکان بڵێم دکتۆرم بینیوە بوختیانی زۆر گەورەی بە دکتۆرێکی تەواو بەستووە لە شارەکە دەری کردووە زۆربەی پیاوە بەتەمەنەکان ئەزانم باسی یەکەم هەر دەری کرد لە شارەکە دەری کرد لەبەرەوەی جێ بۆ خۆی خۆش بێت چونکە ئەو دکتۆرە خەڵک زۆر ڕۆیشتە لای و دەستی پاک بوو و تۆزێ سعری هەرزان بوو ئەمیشۆ کەیفی خۆی هەروەها مەلا بەرامبەر بە مەلا یعنی دوور نییە منافەسەی حزبایەتی ئەم مەلا هە لە حزبێکە ها لە گروپێکە ها لە مەزەبێکی بەرامبەر بە مەلاکەی تر ئامادەیە درۆی بۆ هەڵبەسێ هەموو شتێکی بۆ پێ بکە لەبەر خاترەوەی سومعەتی بشکێنی و ئەوەش ئەمڕۆ لە دنیاە هەیە نەک بەس لە کوردستانە بەداخەوە یعنی سومعەت ئەگەڕێن بەناو ڤیدۆی مەلایەکە کەلیمەیەکە دۆزنەوە و ئەیهێنن ئیتر بڵاوێکەنەوە یا هی ئەمە هێنن هیە مەلایەکی تر هێن نەخەنە پاڵی جاری وا هەیە 50 سانیەی ڤیدۆیەکی من بڵاو کراوەتەوە لە ناو 50 سانیەکەیە لە بەینا 5 جار قسەکانی من بڕاوە ئیسە بۆ نمونە من